دکتۆر سەنگەر پێم خۆشە باس لە نەخۆشەکانی پووک و هەروە ددان بکەین ئەو نەخۆشیانە چین یعنی کە تووشی پووکمانە بێت و هەروە ددانیشمان بێگومان ئێمە ئەگەر زۆر بابەتەکە چڕ نەکەینەوە لەم کاتەکەمەوە کە بتوانین لە ڕێگەی ئەم بەرنامە جوانی بەڕێستانەوە کۆمەڵێک زانیاری بەسوود بین کە لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانە بەکاردێت. هۆکاری توشببوونی دەم و ددان و نەخۆشیەکانی باڵین دەم و ددان پووک و ددان و زۆرن، بەڵام ئەوەی کە زۆر زۆر سەرەکیە دیسان پاک ڕانەگرتنە واتە نەشتنی دانەکانە. ئەو هۆکاری سەرەکیەتی هەڵبەت نەخۆشی تر هەیە با بڵین بۆ ماوەیی ینی مابەت وراسە یعنی کە ڕۆڵێکی سەرەکی بێن لە هەموو زانستی پزیشکیان نەک تەنها پزیشکی ددان. ینی ماڵ هەیە مەسەلەن بۆ نمونە دانەکانیان هەر خراپە بە وراسی، بەڵام سەرەکەی عزوەیەکی تری لەشیان باشترە. مەسە ماڵێکەیە چاویان کزە ماڵێک هەیە قژیان ینی باوا قسە بکەین قژیان زایفە ددانەکانیان باشە بە پێچەوانی ئەوە. بۆیە هۆکار زۆرە. جا ئەگەرمە باسی هۆکارەکان بکەین بەس من تەنها لە هەموو هۆکارێکە ئەمێ ئەو زانیاریە بدەم پاکڕاگرتنی ددانەکان وشتنی بە ئینتیزام کە لە 24 کات ژمێرەواتە لە شەو ڕۆژێکە دوو جارە. یەک هەڵە هەیە کە ئەکرێ شتنی دانەکانە بەیانیان پێش نان خواردن نەخێر من بەیانی هەستە ئاوێک لە دەمە ڕابە دواتر هەستە کەنانت خوارد دوای ئەو ناخواردنەکە دانەکان بشۆ. شەرتیش نییە هەموو دانشتنێک تۆ هەویری دان بەکاربێنی مەعجۆنی دان بەکاربێنی، بەڵام لە 24 کاتژمێرەکە زەرورە بەکاری بێنی. من بەیانیان هەڵەسم ئاوێک لە دەم ڕایم نان ئەخۆم دوای هەموو دانەکانم ئەشۆم بەر بە فڵچێک و بە ئاو لاوانەیە کافی بێ. لە هەمان کاتا شتێکی تر هەیە فڵچە ناگاتە هەموو جێگەیەک. باشترین شت ئەوەیە پەتی دانەکانت پەتی دان پاکردنەوە بەکاربێنی، بەڵام شاوانە پێش نووسن. خۆ ئەگە دوو جاریش بکەی ئاساییە. هەنێ پرسیار هەیە ئەکرێ ئەڵێ کاکە کا دکتۆر بێ زەحمەت ئێمە دانەکانمان بشوین بە فڵچە و دوایی بەپەت یا پەتەکە پێشخین. من ئەگەر بکرێت دوو جار بیکەی زۆر باشە واتە ئەگەر بە دانەکانت بشوی بە مەعجۆن پێش کاتی نووسن پەتێک بی لە دانەکانە پێش نەکەشی بە فڵچەکە ئەگەر بە پەتێکی جارێک پاچێکی تۆ خراپ نییە. نەسیحەتەکەم ئەگەر تااقەتت هەبێ نەخۆت پیشانی فڵچەکە بیت و بڵی دانوشت ئەمە شتدان نییە بەڕاستی. دەگوماشنی دانەکەش کاتۆ چۆن ئەی شێوازی ڕام داماڵینە ینی مەسەلەن بۆ نمونە ئەم فڵچەی کە بەدانتەوە ئەگەر تۆبی بەر پووکەکەت بکەوێ ئەم بە مروری زەمان ئەم پووکە ڕوت ئەبێ ئەڕوات خواری شۆ بە هەمان شێوە کەواتە تۆ لە خوارەوە فڵچەکە دابنێ ئاوا دانەکانت بشۆ سەرەوە بۆ خوارەوە ئەیدانەکانی سەرەوە فڵچەکەت کە دانا بۆ خوارەوە ڕای ماڵە خوارەوە بۆ دەرەوە بە خواردنەکە بێتە دەرە دوای ئەوەش پەتەکە بەکاربێنە. ئەمە باشترین ئەوە یەکێکە لەو شتانێک کە زۆر حەزەکەم پرسیارێکی زۆر باشت کرد. خەڵکێک هەیە بەداخەوە ئەچێت کام فڵچەی ڕق و زبرە ئەوە بەکارێنێت تکا ئەەکەم فڵچەی نەرم فڵچەی مامناوەند فڵچەی زۆر ڕق با پزیشک قەراری لێبە پێویست ناکە بۆ سەردانی پزیشکێک بڵێ وڵا ئەم فڵچە کامیان باشە بچی سەردان بکەی نەخێر لار لە پرۆژەی پە لە چارەوە ئەکرێت فڵچەکە زبر بۆ شوختەکاتە دانەکانم ئەوە بەکارهێنانی خۆی هەیە بەکارهێنانی تایبەت ئەو شەریکانەکە دروستەکەن بۆ ئەو دکتۆرە دروستەکەن قەراری لێبات چ جۆرە فڵچێک بکات لاانێ مەسەن بۆ دوومان بڵم ئەمە بەکارێنە دواتر بیکە بە شتێکی تر بە شێوەیەکی گشتی فڵچەی نەرم بەکاربێنن پێویست بە فڵچەی مامناوەند و زۆر ڕقیش ناکە حاڵەتی تایبەتی کە فڵچەی نیشە کارەباوی شەحن ئەوانش ئاساییە بەکاربێنرێ خۆت شەریکاتە ئەیکا بۆ ئەو خەڵکانی کە مەسەڵ بۆ نمونە هاندیکاپەیانی واتە مەعوەقە ئەمە خاوەن پێداویستی تایبەتە هەندێک فڵچە هەیە دروست دەکرێت تایبەتن بۆ کەسانە ئێمەش ئەتوانین بەکاری بین تایبەت نییە تەنها بۆ ئەوان بەڵام هیچ ئیشێک وەکو ئیشی دەست مانوێل یانی ئەوی کە بە دەست بەکارێت ناگاتەوە بچکە ئەوش دیسانەوە لە حدێکە ئەوەستێ ناتوانێت بڕوە چکە درێژە و باوەڵم پیلیتی ئەکرێت و کۆمەڵێک بەکارێنانی خۆی هەیە وەکو باسم کە زیاتر بۆ ئەو کەسانە بەکە خاوەن پێداویستی تایبەتن. دەستەکان خۆش دکتۆر ئەدیب باسمان لەو نەشتەرگەریەکان کرد بەڵام زۆرترین نەشتەرگەری کە ئەنجامە درێت چییە؟ ئەنێک کە هاوڵاتیان زۆر سەردانی نەخۆشخانە ئەکەن یاخۆ تووشی حاڵەتێکی کتۆپڕ و ئازارێکی کتۆپڕ ئەبن پێویستیان بە نەشتەرگەریە. بەڵێ تەبان ئێمە وەکو نەشتەرگەری دوو جۆر نەشتەرگەری هەیە نەشتەرگەری ساردمان هەیە و نەشتەرگەریش حاڵەتی فریاکەوتنەوەی کە ڕۆژانە لە ناو تەواریەکانی فریاکەوتنەکانی ناو شاری سلێمانی ئەکرێت. ئەگەر ئێمە باسی نەشتەرگەری فریاکەوتن بکەین وەکو ئیشی ئێمە وەکو نەشتەرگەری گشتی زیاتر حاڵەتی ڕێخۆڵە کوێرەمان زۆرە
هەندێک حاڵەتی ناسۆر زۆرە لای ئێمە لەگەڵ ئەوەیشە ئیتر بەپێی ڕۆژ مەسەرەن بۆ نمونە ئێسێمە پێم باشە ینی لە مودووە خەڵک ئەو ڕێنماییە وەربگرێ ئەماتتن لە فەسلی بەهارە کێشەی ڕووداوی هاتوو چۆمان زۆر زۆرە بەداخۆ طبعاً خۆشبەختانە ئەم ساڵ کەم بوو هیوادارین بۆ دواتریش هەروە بێت لە دوای ڕێکخۆڵی کوێرە و هەندێک حاڵەتی بەسەوەکو ناسۆر و دوو مەڵ و هەنێشتی تر حاڵەتی زەبرەکانیان ڕووداوی هاتوو چۆیە حاڵەتی شەڕکردنە فیشەکە ئەو شتانە زۆر دێنە تەواریەوانێ وەکو نەخۆشی بۆ نەشتەرگەری سارد ئەوەی کە ئێستا زۆر باو بێت ڕەنگە ئەمە پەیوەندی هەبێ بە جۆرێک لە خواردن لەم ساڵانەی دوایە حاڵەتی بوونی بەردی زرا و هاوکردنی تورەکەی زرا و لە نەخۆشەکانە زۆر باو بووە دروستبوونی پەیوەندی بە خۆراک خواردنەوە هەیە بەڵێ یەکێک لە هۆکارەکان خواردنە چونکە ئێمە و بەردانەکە دروستە بن پێکهاتەیشان هەیە لە چاوری دروستە بێ هەیە بۆهۆی هەنێ هۆکاری نەخۆشی خوێنەوەنێ مەسەرەن نەوەیەکمان هەیە هەر ڕەنگەکەی ڕەشەوە لە ئەبێتەوە ئەوەی کە مەسەن بڵین ئەمە احتیمالی هەیە نەخۆشی خوێنی هەبێ ئەوە بەڵام زیاتر ئێمە لە بەتایبەتی لەم ساڵانەی دوایە دروستبوونی بەرد بەهۆی چاوریوانێ لەناو زراوە زۆرە ئەو حاڵەتەمان هەیە حاڵەتی نەشتەرگەری ساروەکو حاڵەتی فتق گاتە پۆز ئەوەشمان زۆرە و هەندێک حاڵەتی وەکو لابردنی گرێ بەسەن لە ئەفرەتان با بڵین لە مەمچیان یان لە بوونی گرێ لە ناو ڕێخۆڵەکانە ئەمە بە شێوەی نەشتەرگەری سار چووکە پێویستیان بە ئامادەکاری هەیە پێشکات و دو ئەوە نەشتەرگەریەکەیان بۆ کرێ باشە باس لە بەردی زراو کرد بگومان بەردی زرا و لە هەموو کاتێکان نەشتەرگەری بۆ ئەنجام نادرێت بەپەی خەباری بەردەکە یاخۆتە بێ ئەو کەسەکە تووشی ئازارێکی زۆر بێت ئەنج بڕیارە درێکە نەشتەرگەری بۆ کرێت طبعاً ئێمە نەخۆشەکان بە دوو جۆر ئەیان بینین نەخۆش هەیە بۆ هەندێک هۆکاری تر نێرێت وێنەی تیشکی یاخود سۆنەری بۆ کرێ ئەدۆزرێتەوە کە بەردێکی زراوی هەیە بەڵام هیچ نیشانەیەکی نییە لەم حاڵەتەیانە تەمەنی نەخۆشەکە زۆر گرنگە بەنیسبەتی ئەموانێ گەرگەنج بێت پلانی ئەوەی بۆ دانین کە نەشتەرگەری بۆ بکرێ ئەگەر بەردەکان حەجمی بەردەکان ئەگەر گەورە بێت ڕەنگە دوا بخرێ کێشەیەک نەبێت بەس ئەگەر بچووک بێ ڕەنگە و بەردە بجوڵێ داوە جۆگەی زرا بگرێت و تووشی هەندێک هەوکردنی تری لاوەکی وەکو ئەوکردنی پەنکریاسی بۆ بکە لە بەرەوش پلاندانین بۆی کە نەشتەرگەری بۆ کرێ و هەندێک حاڵەتیش هەیە خۆی بە ئازاری زراو دێت وەلای ئەمە کاتێک کە شیکاری بۆ کرێت و وێنەی تیشکی و سۆنەری بۆ کرێتزانی یەکلا کرایەوە کەمە هۆکارەکەی بەردەکەیە لە سەرەتایە ئەتوانرێت لە دوای 48 ساعتەوە نەشتەرگەری بۆ بکرێت بەس ئەبێ لە پێشکاتە چارەسەر وەربگرێت تۆزای هۆکردنەکانی کەم بێت چکە خۆی ئەو ناوچەیەکی حساسە ناتوانێت ڕاستەوخۆ مەگەر زۆر حاڵەتەکە بێتەوەی گەورەبوونی زراوەکە گەر بگەین وەکو حاڵەتێکی تەواوی نەشتەرگەری بۆ بکرێت دەنا پێشکات لەگەڵ هاتنی نەخۆشەکە چارەسەر وەرەگرێت و هێورەکرێتەوە جێگیرەکرێت و پاشانیش نەشتەرگەری بۆ بکرێت باشە پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵای عایشەخان لە سلێمانی عایشەخان سڵاوت لە بێتۆم کاتە باش من باشم تۆ چۆنی بەخێراتی دکتۆرەکانەکەم زۆر سپاس وڵاتی بۆ دکتۆری سەنگار کرێ بۆ دکتۆریدا بەڵێ فەرموو وەڵی من تەمەنم 52 ساڵە بەس بڵێن پووکم زۆر خوێنی لێ بەیانیان هەوەسم دەمەم پڕە بێ لەخێ ئەنجاکە چوون بۆ خەستخانەی لە ماڵ چوون بۆ خەستخانەی ساپی لەوێ بۆشی پاک کردمەوە مەڵحەمیشی یادم عیلاجێ بەتی چاکەی بەس ئێستا هەروام لێ هاتۆتەوە ینی کە دانمەشۆم دانیشم بشۆم هەر خوێنی لێ جاروێ هەوەسم بەیانی لە هەر خوێنی لێ بەڵێ کەواتەوەی کە تێگەشتم دانی خۆتت هەیە بەڵێ دانی خۆمەیە بەس زەختیشمەیە بەس ناتەمە عیلاقی بە زەختەکەمەوە هەیە نەخێر پێ ئەچێت دەرمانە وەرگرت لەگەڵی لە دوای پاکردنەوەکە بەڵێ ئەرەوە جێڵێکیش بوو کە ینی پێم چۆرەکەوتی داوێت پێچۆرکە ئەی دەرمانت خوارد بەڵێ بەس حەبم خواردوێت حەبیان نایتە بەڵێ ئەوە پێویستەکە سەردانێکی پزیشکی دام کە هەر لە چواردۆری خۆت بۆ جارێکی تر بۆ بزانین هۆکارەکەی چییە بگەڕێم بزانین لەوانەیە بە ئیزافەکردنی دەرمانێکی کە زۆر بە ئاسانی حەل ببێ و 6 مانگی جارێکیش دانەکانت پا بکرێت و ئەگە سێمانگیش بکرێت لەژێر ڕێنمایەکی ورد و چاودێریەکی وردە هیچ کێشەیەک نییە بۆ ئەویان لەبەرەوە بەس بە بینینەکەی ئەتوانین تەشخیصێکی باشکەین چونکە تەشخیصکردن لەوانەیە ئێستا من جەنابەت نبینم حاڵەتەکەم لەبەردەمان نییە بزانم خواردن گلانەوە مەسەلەن پووک دابەزینەکەت یا مەسەلەن پڕکردنەوەیەک شتێک لەوانەیە
لە بەشی پێشەوەی دانەکان خوێن بێ لە پشتەوە نێ لاانەش لەنا هەموو دەمە بێتە دەرێ والله بەشی خوارەوەیدانی معنی زۆر ڕۆشت بووکەکەم ڕۆشتووە بەڵێ کاتەوە هۆکارێکە ئەوە ئەتیادیە جەمانت جەنابەت 52 ساڵی 1000 ساڵ عمرت بێ ساڵانێکی زۆرە ئەو ئێسقان و پوکەت بەکار ئەهێنی ئەو دابەزینە هەر هەیە هەندێکیشی کە ئەم هۆشیاری کە ئێستا لەخوا بە زیابەکە ئێستا هەیە لەلایەن خەڵکانی خۆمانەوە پێشتر نەبووە بەڵام ئێستا چارەسەرێکی زۆر پێشکەوتووە هەندێک دەرمان و بابەتی باشتر پیا بووە هەر زۆر بە ئاسانی هیچ خەمی لێمەخۆ چاگەوی بە ئیزنی خوا بەس سەردانێکمان بکەیت وەکو خۆم ناڵێم سەردانی هەر پزیشکێکی دانی پسپۆرەکانی پوک بێت کە جەنابەت خۆت پێت باش بێ بە ئیزافەکردنی دەرمانێکی تر من دڵنیام لەوەی کە تێپەڕێنی باش ئەوەی کە پشکنینێکی ترت بۆ بکاتەوە دەستەکان خۆش ئایشەخان زۆر سپاس بۆ تۆ دکتۆر سەنگەر بەسمە لە قسەکان تا ئاماژە بەدان پاکردنەوە کرد کە لەواشە بۆ منە کاتەکەی کە ئێمە بە چەند مانگ بتوانین دانمان پاک بکەینەوە زەرەر بە دەم و دانمانەکەێنێت هەر ئیشێک کە کرا مەسەن ئەگەر بێت و لەژێر ڕێنمایی و شارەزایی زانستیانە بێ بێگومان زەرەر ئەیە بڕواناکەم هیچ پزیشکێکی دان هەبێ نەزانە دان پاکاتەوە بەڵام بەداخەوە هەندێک شوێنمان هەیە کە ئینتیحالی سەفەی پزیشکی دانەکەن و پزیشک نین و دەرچوی کۆلێجی پزیشکیەکان نین و بەداخەوە خەڵکانی ئێمە چنە لایەن پێڵەن دکتۆر و نازانن یعنی ئێستا کە بەڕێزت دیتە عیادەکەی من سەدرریەکم لە بەرایە و نازانی من دکتۆرم یاننا ممکنە بە دکتۆری ژمانە بکەی ئەمانە زەرەر لە دانەکان ئێن بەڵام پاکردنەوەی دان 6 مانگ جارەوە هەندێک جاریش هەیە ئەو پزیشکی پسپۆڕی پوک بڕیاری لە 3 مانگ جاریش ئەیکەن ئەوە بۆ هەندێک حاڵەتی ساڵی 2 جار کە 6 مانگ جارێکە ئەوە ضرورە چونکە بەو پاکردنەوەی کە تۆ خۆت ڕۆژانە لە ماڵەوە ئیحتیمان بەدانەکانت دەی بۆ میکانیزمی کە باسم کرد و کە فڵچۆپەت بەکارێنی ئللا ئەبێ سەردانی دکتۆری داکەی کەمینەیەکیشمانەیەک و باسم کرد عاملی وراثە دەورەوینە کە خەڵکێک تەمەنێکی زۆر دێرینی و زێڕینی تێپەڕاندووە و پزیشکی دای نەبینە بەڵام ئەوانە کەمینن بەڵام لە شوێنێکی کا لە عزوێکی کا لە لەشیاسێرەکە لێ کۆڵەوارە دەستەکان خۆش دەشمەلای خات و دڵسۆز خاتون یان سڵاوت لێ بێتم کاتۆ باش سلام علیکم علیکە سەلام بەخێرهاتنی دکتۆرەکان دەکەم پشتی بەڕێزم زۆر سپاس دەکەم خاتون گیان وەڵایی پرسیارێکمەیە فەرموو وەڵایی من تەمەنم 35 ساڵە ماوەیەکە بڵم 6 ساڵمان جێگە بێت ئاتوقلم زۆر زۆر ئێشەکە پشتنی ئێشەکات چون فاکی خوێن و میزیشم کرد و لە ودان وتی خوێنت عیبینی بەڵام یادێکی زۆر زۆرت هەیە دایەکە پشت و قاتت بەڵام ئێستا کەم هێزم عیلاجیشم خواردووە يعني هذه قاتو قاعد تشجعني ألف نازن بالله فيتامين مش مكملين بله بله دەستۆسان وەڵام ئەدرێتەوە سپاس بۆ پەیوەندەکەت دەشمەلای کاک خالید لە سلێمان و کاک خالید سڵاوت لەبێت زۆر سپاس ئێوە لە هەردوو دکتۆریش زۆر سپاس بەڵێ فەرموو پرسیارێکم هەیە فەرموو مناڵێکم هەیە مناڵەکەم دانەکانی ڕەشە بێتەوە بردوومەکە لای دکتۆریش بەس ئەو یەک نەخۆشی هەیە نازانم پەیوەندی بە ددانی هەیە ئەمنیەتی هەردوو دەستی و هەردوو ژێرفێنی ئارەق کاتەوە بەڵێ بەتا مناڵەکە دەو کێشەیە تەمەنی مناڵەکە و چەنا کاک خالید مناڵەکەم 12 ساڵە 12 ساڵە و دانەکانی هەموو ڕەشە کاک خالید زۆربەیان ڕەشە بنەوە ڕەشە بنەوە کاک خالید احتیمال هەیە ئەوە پەیوەندی بەوە هەبێت کە کلۆری لە دانەکانە هەبێ شەرت نییە هەموو ڕەشبوونەوەیەک مەسەن نەخۆشی خراپ بێ و هیچ پەیوەندیەکیش نییە لەبەر ئەو نەخۆشی کە جەنابەت باسە کرد بەڵێ لەبەرەوە تەسەور ئەەکەم بەچینی من دوای پشکنین و دوای بینین بۆمان دەرەکەوێت ئەم دانانە مەسەنە لاانێ لە کاتی مناڵیان و عەشروبێکی وەرگرتی بێ تەسیری کردی بێتە سەر ڕەنگی دانەکانی لە کاتی دروستبوونی دانەکانیە ئەمە دەستی هەردوو دەستینیە ناولەپی زۆر ئارەخەکات ماتە نەخۆشێکی کێ تاشان تاسیری هەیە بەوە بەڵێ پەیوەندی ئەو حاڵەتەوە بەوە بە دانەکانیەوە نییە بەڵام گومان ئەەکەم لەوەی یا ئەوەتە کلۆری دانە یا ئەوەتە حاڵەتێکی نەخۆشی توش بۆ پێویستی کە و عەشروبێک وەربگرێت کە ڕەنگی دانەکانی تێگای بەسەم بۆ نمونە لە قۆناغەکانی دروستبوونی دان هاتنە ئەگەر هات و تێتراسایکلینی وەرگر ڕەنگی دانەکان تێگەچێ احتیمال هەیە مەسەلەن شروبێکی وەرگرتی بە ڕەنگی دانەکانی تێگابێ بەڵام دواتر کام دانانە کەوتن دێتەوە
لە جێگەی بەڵام ئەوش هەمووی تەمەنی خۆی هەیە نەک بڵێ لە بەڕێمە مناڵە دانەکەیمان دەرهێناوە چاوە جارێکی کە خەی ناکە مادە مناڵێتەوە نەخێرەسە ئەو دوودانی پێشەوەی من کەسم تەمەنم 40 ساڵ تێپەڕیەوە لە 6 ساڵی ومە هەمە ئەگەر لە 7 ساڵیمە ئەو دانم دەربێن نەک وڵای هێشتا مناڵە دێتەوە نایەتەوە لە جێی کاتێمە 20 دانی شیریمان هەیە تا تەمەنی 2 ساڵ و 3 مانگ لە دوای ئەوە لە 6 ساڵی و دیسانەوە دانە شیریەکان ئەکەونەوە 32 دانی تر ئەبینە خاوەنی کە دانی هەمیشین و بۆ یەک جار دێت و هەرێکەشی لە تەمەنێکا دێت جابا زۆر وردی نەگەن بە زۆی فکرەیەکی ئەم بێ پزیشکی دانی پسپۆر ببینێ زۆر باشە زانیاری زیاترە پێبەخشین سوپاس دەچمەلای کاک دلێر لە شارە زور و کاک دلێر سڵاوت لەبێتم کاتۆ باش زۆر سپاس فەرمو فەرمو نفرق مالية لمالو أمو ناو دمكاي لناو دميو أدي برتلوقية كيسبي بەڵێ بۆ خۆشم دانەکانم ئاوی ساردە قۆمۆزۆری ئێشەکە بە ئاوی گەرم هەر ئازاری هەیە بەڵێ واتە لە کاتی خواردنەوەی ئاوی گەرم و سارد دانەکانی تووشی ئازارە بێت ئەوەی تریشان تلۆقی سپی دروزەکە تەمەنی چەندەوەی کە تلۆقی سپی دروزەکە ئەوە تلۆقی سپی دەکەم وایە مادی 76 بۆ خۆشم 80 باشە هیچ نەخۆشەیەکی درێژخایانی لەگەڵانیە ناوەڵایکی لەگەڵانە بوو باشە تلۆقەکان چۆن نامێنن هەر خۆی نامێنیا بەردەوامی کە دروست تلۆقەکان بۆن مە دوو مانگ جارێت مانگ دێژارێت ئاوا نامێنی هەڵەیاتەوە بەڵێ بەڵێ پاشەکانە خۆشکاک لێر وەڵامە درێتەوە دەچم بۆ لای زیلان سڵاوت لێبێتم کاتۆ باش بەڵێ پەیوەندەکەی داخراوەتەوە دابێنە سەر وەڵامەکان دڵسۆزخان دکتۆر ئەدیب باسیەوە کە هەشە لە پسپۆڕەکەی جەنابنێ بەڵام پێم خۆشە بەگومان زانیاریتان هەیە لەسەر هەموو نەخۆشەکان و دروستبوونی ئازارەکان بەڵێ باسی ئەوەی کرد کەوا قاچی ئێشێت و جۆرێک لەوەی کە توانای کەم بێتەوانێ و بەشی خواروی پشتی ئێشێت وەکو ئاماژەشی پێکرد چەند فەحسێکی کردو و توانە ئیلتیابت هەیە طبعا ئەگونجێت حاڵەتمان هەبێ بە تایبەتی هەوکردنی میزەڵدان بۆری میز یاخود وەکو ئەم ئافرەتە هەندێک نەخۆشی ژنانە با هەروە بیڵین ئەگونجێ ئازارەکان بە شێوازی گواستراوە دەرکەون خۆی ئەگەر باسی دڵسۆز خانکەین ئەم ئازاریی هەیە بەهێزیشیە لە پەلەکان لە قاچیە ئەمە گونجێ کە بزەبت هەوکردنێک هەبێت دەبەشی سەرەوە بەڵام من پێم باشە بەتەنیا بەو فحوساتە نابێت ئەبێت پزیشک ببینێ لە نزیکەوانێ ئێمە حاڵەتی بووکانەوەی ئێسکەکان و کەمی ڤیتامین دی و کالیسیۆم زۆر لەناو ژنانی ئێمەیە بەڕاستی و دووبارە چێکی ئەوەشی بۆ بکرێتەوانێ و بەتەنیا پشت نەبەستێ بۆی کە ئیلتیابێکی هەیە و تاڵ بەس پێویستی شەکاتەن بامان شێوە ئاشیایی بۆ بیژیرێت چونکە دووبارە وەکو باسم کرد بووکانەوەی ئێسکەکان و بەلای خۆمان بڵین ساوەفان لە فەقەرەکانە ئەم شتانە زۆرە حاڵەتێک لە پرەوە بێ بەردەوام بێ لەسەری و باش پێم باشە دکتۆری پزیشکی ئێسقان بەشی ئەنیکە تایبەت پشتوانە ببینێت باشترێکە بڵێ زۆر باشە دەستەکان خۆش دکتۆر سەنگەربێنە لای وەڵامەکان بە شێوەیەکی گشتی بڵێ تلۆقی سپی باس کرد بۆ نەخۆشێک کە هەیەە خۆزگە لەگەڵ خۆی قسەمام کردا بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو جۆرە حاڵەتە یا ئەوەتە یعنی لە پووکەکە هۆکارە پەیوەندی بە دانەکەەوە نیە یاخود دانەکەی و لەسەر پووکەکە دەراکەوێت چۆن ئەگەر من کلۆریکی دانم هەبێ و بگاتە قۆناغی ئەوەی کە تەباقەکانی دان ئەبڕ و ئەچێتە تێکەڵ بە خوێن و بە ئەچێتە سەر عەسەبەکە لەم حاڵەتەیانە جەراعاتێک دروزە بە وەک تلۆقێک دەرئەوێ لەسەر دانەکە ئەگەر ئەمە بە معنای دانەکە چارەسەرەکرێ بەڵام چارەسەرکردنەکەش ئەویش لە دوای پشکنین و بینین دەرئەکەوێ کە نسبەتی نەجاحەتەکەی تا چە ڕادێکە هەڵبەت هەموو دانەکە کلۆر بێ ناڵی چاگەکرێ نەخێر ئەویش بینینی خۆی هەیە تەقیمکردنی خۆی هەیە بزانین لە چه ئاستێکەکە بتوانین ئەمە چارەسەرکە یاننا خۆشبەختانە زوربەی چارە ئەسەر ئەکرێ لێ ئێستا بەبوونی ئەو دەرمانە باشانەی کە لە ئێستا لە کوردستانە هەیە لەبەرەوە ببینین ئەویان یەکلایەکرێت و بزانین هۆکارەکەی کوێیە بۆی لێ احتیمالی بگرێت احتیمالیژێت فطریاتێک بێ بە بینینێک بە جۆرێک دەرمانێک ئەوی چارەسەرە بێ لەبەرەوە ئەبێ ببینرێ ئەوەی ڕاستی بێ بەنسبەت ساردی و گەرمی کرد ساردی و گەرمێکرد ئەویش هۆکارەیە بۆ نمونە ئەگەر من پەیوەندیم هەبێ بە هەندێک خۆ بۆ نمونە
ئەگەر باسی نەخۆشەکانی پوکین بۆ خۆی ساردی و گەرمیە ئەو بەڕێزەی کە تەلەفۆنی کوتی من خوێن لە دانەمێ ئەگەر ئەمیش خوێن لە دانی بێ ساردی و گەرمی دروزەکە لەبەری پوکەکەی دابەزێ و ئەوێدە حاڵەتێکی هەوکردن ئەمە خاڵی دووهەم ئەگەر هاتوو بۆ نمونە هەندێک خۆی هەبێ مەسەڵەن بۆ نمونە من هەیە خەڵکمان هەیە نینۆکەکانی ئەخوا خەڵکمان هەیە کە قسەکە قەڵەمەکە لە ناو دەمیاتی لە کاتی سعیکردنە مەسەڵەن هەندێک حاڵەتی خۆ هەیە مەسەڵەن شتێکی گەرمە خۆیتەوە بەرداخی یاخود بە پێچەوانەوە ئەمانە هۆکارن لەبەرەوە لەو گفتوگۆیی کە دروزە بێ لە بینی نەخۆش و دکتۆرەکەی کاتێک ئەم بەڕێزە ئەبێ سەردانێکی دکتۆر بکە لەوانەیە بە معجۆنێکی دان دژە حساسیت ئەم حاڵەتە حل ببێت ئێمە نابێ مەسەن یەکێک سەری ئێشا پاراستۆڵێک بخوا ئەبێ بزانین هۆکاری سەر ئێشەکەت چییە هەموو ژیان بە دەرمان بەریتە سەر نابێت لەبەرەوە زۆر ئەستەمە بتوانین سەی 100 تەشخیصی ئەم حاڵەتانە بکەین ئەم پەیوەندە تەلەفۆنانەی کە ئەکرێ سەی 100 بەڵام بە سەردانیکردنێک بۆ لای پزیشکێکی دان هەموو ئەو حاڵەتانەیەک لایەکێتەوە زۆر بەشیان ئاسانن بەڵێ وەی خاتو زیلان من بوو کاک زیلان من ئەو دوانم بۆ هاتووە باڵەوەی منداڵەکەمان جواب زۆر ڕاستەوە پەیوەندێکی و داخرابەوە بینە لای دوو پەیوەندیکە کاک محەممەد ماڵە لە سلێمانیەوە سڵاوت لەبێت کاک محەممەد بەڵێ سڵاوت لەبێتم کاتەوە باش سڵاو لە خۆتان و دکتۆرەکەتان زۆر سپاس دەکەم سیحەتان باشە ئێمە باشن تۆ چۆنی وەڵا سپاس دەکەم وەڵایی قسەیەکم هەیە بۆ دکتۆر بەڕێز خێزانەکەم دانی ئەچینە لای هەست پزیشکێ ئەڵێ دانەکە پووکەکەی دابەزیوە دانەکەی یەشێت دائیم خوێنی لێیە ڕۆژی وایە شەی وایە سێ چوار جار غەرغەراکە بە هەموو نەوعێکی غەرغەرەکە دکتۆر بۆی نووسیوە دائیم فەقیرە خوێنی لێت و یەشێ دانەکەی ئەچینە لای هەست دکتۆرێک ئەڵێ چارە نییە ئەبێ بیچێشی نە کلۆرە نە هینە تر دارێکی بە قووەتیشە چی بکەین لەو حاڵەتە باشە بەڵێ کاک محەممەد وەڵام ئەدرێتەوە سپاسە پەیوەندەکە دەچمە لای فاتمە خان سڵاوت لەبێتم کاتەوە باش کاتتان باش زۆر سپاس دەکەم فەرموو بە خێراتی دکتۆرەکانەکەم زۆر سپاس بەڕێزم وڵایی من لە 2011ەوە ئەمەلیاتی زراوم کردووە بەڵێ بەس لەو کاتەوە من بەردەوام کە خواردنە خۆم بازە خواردنسکم هاوسێ دایما وێڵم دێن دایما ئیتر کەلەکەم ئەیوەشێ لەگەڵیان ئیتر بە هەموو خواردنێکی جوانی بەس بەعزە خواردنێکە زیاتر بە چی خواردنێک واد لێت وەڵی بەشت و سرۆ کراوەکان تاقلەمەنیەکان ئەوەی تەمەنی چەنە بەڕێز مانیدم حەفتا و چوارە تا چوار هیچ نەخۆشیێکی درێژخایەنت نییە وەڵی فەقەراتم هەیە کاتی خۆشی 2011 پێشەوەی عەمەلیاتە گوتیان قورحەی دووەنزەگرێت هەیە بەس نامزانم هی ئەوە بێ نەمکردوێتەوە لەو کاتەوە بەڵێ سەبەبی چی بوو زراوەکەت لابرد وەڵا دوو بەردم هەبوو یەکە لەناو مردی زراوە یەکیشیان لەناو زراوە باش بەڵێ خاتونیان سپاسە پەیوەندەکەت وەڵام ئەدرێتەوە کاک شیروان مان لەگەڵای کاک شیروان سڵاوت لێبێتەوە کاتۆ باش کاتتان باش زۆر سپاس دەکەم فەرموو بە خێراتین دکتۆرە بەڕێزەکانەکەم زۆر سپاس فەرموو کاک شیروان ئەلۆ گوێمان لە دەنگتە فەرموو سەوت نایە نازانم چییە گوێرە دەنگی ئێمە نییە وەڵی سەوتی زۆر کزە وەڵی چی بکەم ئەگەر هاوارکەم کاک شیروان ئەگەر لە تەلەڤیزۆن و گوێمان لێگی لەو کاتە سەودەکە بە باشی نایە بۆ دەنگی تەلەڤیزۆنەکە کەسکە و تەنها لە ڕێگەی مۆبایلەکەتەوە ئەو کاتە باشتر گوێ لە دەنگی ئێمە بێت بەڵێ ئاوا باشترەوەە فەرموو بە خێراتنی دکتۆرە بەڕێزەکانەکەم وەڵام پرسیارێکم هەیە فەرموو کاک شیروان پرسیارەکە و چییە؟ وەڵا پرسیارەکەم ئەوەیە من کاتی خۆی گیانم کێشاوە ئێستەکانی ئینتیهای وەکو ئینتیهاری کردبێتەوانێ سەردانی دکتۆرم کردوەتەوانێ ئەڵێ تۆ پووک و ساغ نییە ئیتر نازانم چ عیلاجە باش بێ بۆی بەڵێ وەڵام ئادرێتەوە سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست پێشێ بچینە لای وەڵامەکان دەچینە لە ناو بڕێکی کورت و گەڕێنەوە
بەڵێ خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوام دەبین. دکتۆر ئەدیب بێمە لای تۆ وەڵامی خات و فاتمە بۆ بکە نەشتەرگەری زراوی کردووە بەڵام ئێستا لەسا تووشی ئەوە بێکەسکی هەڵاو بسێت و ئەم حاڵەتە بۆچی چۆن دروستە بێت؟ بەڵێ وەی خات و فاتمە پێشتر ئەم نەشتەرگەری بۆ کرا و زراوی لابردو و خۆی ئاماژەی پێکرد بەردی هەبووە. ئێستا ئیشکالات ئەم حاڵەتەی کە ئێستا هەیەی بۆ خات و فاتمە پەیوەندی بە نەشتەرگەریەکەی پێشوو یاخود بە پەیوەندیەوە نییە بە هیچ شێوازێک. ئێمە حاڵەتێکمان هەیە پێی ئەڵین بە ئینگلیزی خۆمان پێڵین ئیریتابل باول سیندرۆم. ئەگەر ئەمە بکەین بە کوردی من لە زمانی خۆمە بیکەم بە کوردی واتە هەستیاری ڕیخۆڵەکان بەرامبەر بە هەندێک خواردن. مەسەرەن چۆن بۆ نمونە هەندێک کەس هەیە لە فەسڵی بەهارە تووشی هەستیاریە بێت وەکو چاو سوور بوونەوە بە هەمان شێوە ڕیخۆڵەکانی مرۆڤیش بەرامبەر بە هەندێک خواردن لە هەندێک کەسە هەستیاریشانێ. هەستیاریەکەی بە شێوازێکە ئەمە ئەگەر باسی بکەین بە پێی تازەترین بە دوواداچوون بۆ ئەم نەخۆشی هەستیاری ڕێخۆڵەکان یاخود لای خۆمان پێڵێن قۆڵۆن بەڵام خۆیەوە لە ئەستاوە قۆڵۆن نییە. دوو هۆکاری هەیە. هۆکاری یەکەمیان ئەتوانی بڵێن پەیوەندی هەیە بە خواردنەکانەوانێ. هەندێک کەس بە سکچوون ئەیگرێ سکی هاوسێ پێچ و پلوچێکی زۆر بە سکیایە ئازاریە بێت و دوای بێتە سکچوون. ئەمە هەندێک کەس بۆ شێوازە دەرەکەی بە تایبەتی بۆ خواردنانەی کە مەسەرەن پاقلە بابەتەکان بۆ نمونە لە میوەکانە شووتی کاڵک بەپێی وەرزەکانیش کە بۆ نمونە هەنێ خۆراک و میوەی تازە بەپێی وەرزەکانی خۆی لە وەرزە هەمەش گۆڕانکاری کاریگەری هەیە بەسەر بەتاکید. بەکو ئاماژەم پێکرد هەندێک کەسێ بەهۆی خواردنەکەوێ پێیان سیر نەبێت لەلایەن لەناو کۆمەلگای ئێمە زۆرترین حاڵەتی قۆڵۆن کە هەمان بێبار خەڵکێک تێبکەن لی سترێسە. واتەم ئەوانەی کە مێشکیان مەشغوڵە بیرکردنەوەیان زۆرە. ئەگەر پرسیاریان لێ بکەی ئەڵێ دوکتۆر سکماوسێ پێچی زۆری پیاە و ناتوانم تەوالێت کەم ناتوانم پیسایی بکەم. ئەلەم حاڵەتە ئەمە پەیوەندی هەیە بە مێشکێوانێ چووکە ئێمازانی کە میکانیزمی دانیشتنی ئینسان کاچێتە تەوالێت ئەبێ مێشک تەحەکوم بەواکات کە ئەو بتوانێت ئەو پاشەڕۆیە دانێت. ئەگەر بێت و لەوێ ئیشکالات هەبێت و مەشغەڵەتی هەبێت و هۆکاری تری هەبێت لە پشتوانێک کە با بڵین هۆکاری نەفسی ئەبێتە هۆی ئەوەی ئیشکردنی ڕێخۆڵەکانی تێک بچێ و لە هەمان کاتە ئاماژەی بەوە کرد کە ئەم برینی گەدەشی هەیە وەکو خۆی وتی قورحەی هەبووە. من پێم باشە یەکەمین شت پارێز لەو خواردنانە بکات ئەتوانێت هەموو کەسێک ئەتوانێت ئەوی خواردنەی کە پێی ناکەوێت دوورکەوێتەوە لێ بە تایبەتیەوەی کە ئێمە بیزانین پاق لە بابەتەکانە نۆکە فاسۆلیایە ساوەرە قەرە خەرمانە نیسکە ئەبێ ئەمانە نەخوات دەناو حاڵەتە دروستە بێت و بە هەمان شێوە کەم خۆری دایم خۆر بێت. یعنی پێی سیر نەبێت ئینسان سێژەم نانەخوات. من پێی ئەڵم بیکە بە شەشم بەڵام لە هیچیان نابات تێر نەبیت. کەم خۆ بەبەردەوام هەر ئەوەندە برسید نەبێ ئەوە باشە بیت و بیکات بە بەرنامە بۆ خۆی با لە دوای شەوانێ لە غێری کەمێک ئاو زیاتر هیچی تر نەخوات دڵنیای ئێمێکە ئەو حاڵەتە تێپەڕێنەمە ناچێتە بابی نەخۆشیوانە جۆرێکە لە هەستیاری ڕخۆڵە بۆ ئەندەی خواردن دەستەکان خۆش. دکتۆر سەنگەر پرسیارێکی کاک محەممەد وە بووکە باسی پوک دابازینی کرد لە خێزانەکە ئەم کێشەیە بەپەی تەمەەن دەرەکەوێت کە پوکە دائابازات یاخود هەنێ هۆکاری کە هەیە بە دڵنیا هۆکاری تر هەیە و دابەزینێکی کەژێ پەیوەندی بە تەمەنەوە هەیە و جەنابەت باست کرد. بەڵام ئێستەمە حاڵەتەکە بە هەر هۆکارێک بێ ڕوویاوە. گرنگە هۆکارەکە بزانین چییە بۆ ئەوەی چیتر ڕوونەیە. بەڵام ئەوە وەکو باسم کردیسانەوە بە فەحسکردن دەڕکاتە بە سەردانی پزیشکی دامکە. بەڵام وەکو چارەسەرکردن بە شێوەیەکی گشتی ئەوەی کە تێگەیشتم دەرا کە پوچێکدا ئەبەزیەوە چوە پاکردنەوەشی کردو دانەکانی پاک و خاوێنە بەڵام لە هەمان کاتی شاخوێنی لێت و بە مەرجێک ئەگەر دانەکان نەگەیشتوتە قۆناغی لەقین. لەقینەکەش سێ مەرحەلەی هەیە. ئەگەر لە قۆناغی یەکەمیا بێ لە مەرحەلەی یەکەمیا بێ ئەوە چارەسەرەکەی ئاسانترە. لە چارەسەرەکانی کە هاتە مەرحەلەی دووهەم و سێهەم چارەسەر زەحمەت ئەبێ و ئەبێتە کێشانی دانەکان. جا ئەمە نازانین ئەم حاڵەتی ئەم لەقینی تیا یاتیانی ئەوەی کە تێگەیشتم ئیشارەتی بەشتەتی دانەکانم ساغە. دانەکانی ساغە ئەبێ ئێمە چی بکەین ئەگەر هاتوو بینی دانەکان زۆر بوو خواردن گلایەتەوە کە خواردنی گلایەتە دیسانەوە بەکتریا ئەچێتەوە سەر ئەو پاشەڕووی پاشماوەی خواردنەی کە لە نێوان دانەکەیەوە زەهرێک ئەڕێژێ. مرۆڤ چۆن خواردن ئەخوا
ئیفرازاتی هەیە و پیساییەکە ئەوانیش نوعترشێک ئەڕێژن کە تەحەلولی دانەکە دەست پێکە و هات و کاریگەری سلبیشی ئەبێ خراپی ئەبێ لەسەر پوکەکەش و ئەبێتە هەوکردن کەواتە هەر شوێنێک هەر جێگایە ئەگەر هات و خواردنی گلایەوە بێگومان تووشی مزعافات دەبێت دانی شاش بالای خەوانان دانی شاشە وڵا بەزبەختی باش نیەوە دەبرە بێ ڕێگری لەوە بکەین ڕێگریەکی لە بینی ئەو بۆشایانی کە دروست بووە ڕێگری لەوە بکەین ڕێگریەکەش بە دوو حاڵەت ئەکرێ یا ئەوەتە بە نەشتەرگەری پوکەکە هێنەوە ئەو جێگایی کە لێی ڕۆشت و پێشتر لەوێ بووە بۆ ئەوەی بینی دانەکان طبیعی بێتەوە کەەوە پزیشکی پسپۆری نەشتەرگەری پوک قەراری لێ ئەیە یا ئەوەتە هەندێک تر مرۆڤ حەزیلەوە نیە ئەڵێ بە بابەتێک بۆ بکەن کە ئەویش پەنا ئەبینە بەر دروستکردنی کیفی تەنک دروست بە مەرجە دانەکان لە خیونەوە دیسانەوە ئیقلێمەوە بۆی ئەو بۆشەیانە ون بکرێ چونکە تۆ هەتا خواردن گلباتەوە لەو شوێنانە معنای ئەوەیە بە ئیلتیهاب دروستەکە بۆیە ئەمە حاڵەتەکەمان بەوە چارەسەر ئەبێ ئەو بۆشایانەیە ئەوتە بە نەشتەرگەری کە حاڵەتێکی علمیە زۆر باشە سەردانی پزیشکی پسپۆری نەشتەرگەری پوک بکات یاخود بۆ ڕێگایتر کە باسمان کرد حاڵەتەکەی چارەسەر کاکشیروان پرسیاری ئەوە هەبوو کە پاشدانی کێشە ئێستا تووشی ئیلتیاباتی پوک بۆ بەڵێ دانێکی دەرهێنا بێت دواتر تووشی ئیلتیهاب بێ ئەگەر هاتوو ئەوەی کە تێگەشتم لە ماوەیەکی زۆرای ئەمە کردو ئەنی ئەوە نێدام بکێشی تو دوای سێ ڕۆژ ئەگە دوای سێ ڕۆژ 4 ڕۆژەم حاڵەت و ڕوویا بێ بەداو دەرمانێکی ئاسان بێت ئیلتیهابی ئێسکەکە و نامێنێ ئەوە کۆتایی پێ سەردانی دکتۆرەکە تەداویەکی بۆکە و دەرمانێکی بۆ نووسێت چاکە بێ ئەمە عادەتە لە 3-4 ڕۆژ لە دوای کێشان ڕوویە بەڵام ئەوی کاکشیروان کە تێگەیشتم ئەوەیەکی زۆرە دانەکی دەرهێناوە بەڵام بە بەرداوامی ئیلتیهابەکە توانە پوکەکەت زایفە من پێی ئەڵم بە کاکشیروان سەردانێکی پزیشکێک بکە و تیشکێک بگرەوەتە ئەشیعەیەک بگرە ئەشیعەکە پیشانی دکتۆرەکە نەوەک پارچێکی تابمێنەوە ئەوە هاوکردنەکە دروستکە چونکە هاوکردن لە خۆیەوە دروست نابێت مەدار لە خۆی ئەمە نێ بڵێن نەخۆشیەکە لێی پارچی تا بەجێمابێ ئەویش بە تیشک دەرەکەوێت زۆر باشە دوو پەیوەندی دیکە ئامادەیە خاتوولانەمان لەگەڵای خاتونیان بەڵە پەیوەندەکەی داخراتۆ دەچمە لای گەلاوێشخان سڵاوت لە بێتۆم کاتۆ باش زۆر سپاس دەکەم فەرموو بەخێراتنی دکتۆرە بەڕێزەکان دەکەم زۆر سپاس پرسیارێکم بۆ دکتۆر هەیە من ئەمەلیاتی دراوم کردووە بەڵێ فەرموو ئەفو پرسیارێکم بۆ دکتۆر هەیە ئەمەلیاتی دراوم کردووە بە زۆر دەلێکە کردووە بەڵام من حاڵەتێکم هەیە کە تۆزە هیلاک ئەبم دەمم تاڵ ئەبێ و بەدائیمیش دەمم وشکە هیچ نەخۆشیەکی ترت نییە؟ وەڵاهی جار تۆزە شەکرەم بەرزەبێتەوە بەس ئەوە نییە بسەمڕیش بێت بەڵام هیلاکیەکەم ڕەنیشم زەرد ئەبێ لەگەڵی کە هینە بێت بەڵام ئەو تاڵیە لە دوای ئەمەلیاتەکەەوە ئەنێگە بنێژ لە دەممانە بێت ئیدارە ناکەم بەو شێوەیە چەند ساڵە ئەوە شەکرت بەرزە بێتەوە بەس هیچ نییە؟ وەڵاهی شەکرەکەم تقریبی هەر 2 ساڵێکە دێت ئاوا جاری وایە بەرزە بێتەوە جاری کە پارێز ئەەکەم باشە بمەوە عیلاجشتیش بەکار بێت عیلاج بەکار نایەنی وانە بۆ شەکرەکە؟ باش ئەو دەمتاڵەیە کە باست کرد بەردەوام وای دیابەست دەکاتی ماندووبوونە کە زۆری هیلاک بم دەکاتی هیلاک بوونایە باش نەخۆشی نەخۆشی زەفت و شتت نییە؟ نەخێر باشە ماعیدە و شتت کێشەی نییە؟ وەرحە شتت نییە ماعیدە؟ هێڵنجان و قڕقێن و شتت زۆر نییە؟ بس کە ئەوە هەر چۆن بڵێ بەعزە کاتی تۆزە ناڕەحەت دەبم قڕقێنە ئەیەمەوانێ هەستەکەم باشە بم پێ باشە بیبەوە باشی کرد بەڵێ خاتونگیان وەڵام ئەدرێتەوە سپاس بۆ تۆ دایکی سەهەندمان لەگەڵای لە سلێمان و دایکی سەهەند ئەم کاتۆ باش زۆر سپاس دەکەم فەرموو زەحمە دەبێت پرسیارێکم لە دکتۆری دانێ فەرموو مناڵێکی 4 ساڵم هەیە ئەو چواردانەی پێشەوەی ساڵێک و 4 مانگە بۆم دەرێناوە هەتا ئێستا دەرناکەوە بزانم پێشەوشتی نییە هیچ کێشەیەکی نێو چاوەڕێکە تا 6 ساڵی و ئەگەر ئەتەوێت زیاتر ینی چکە لە دوای 6 ساڵێکەوە ئەگەر هاتوو نەهاتەوە دانەکە جۆرە لاسیکێکی تایبەت هەیە بۆ مناڵان کاتێکە دانی شیریانن ئەیان نەنێ ئاوا گازی لێ ئەگرن و ناودەمی لیک ئەکە ئەوەیە دڵنیام لەوەی کە جەناوە دەزانی کە باسی چی ئەەکەم بەڵام لە دوای 6 ساڵەوە ئەمەی بۆ بکە نەک لە ئێستاە وە پەیوەندەکە بچڕا بەڵام هێندە ڕێنمایی ماوە لەسەر ئەوە
لەو حاڵەتا بیکە ئەگەر هاتو 6 ساڵ تێپەڕ و دانەکەی نەهاتەوە ئەجینە ئاساییە گە لێشی گەڕی هەندێک دانی جاری وای هەیە دانەکەی پێشەوە بۆ کەوکو باسم کەوتم من ئەوە ساڵم دانەکانی پێشەم 6 ساڵە لە 6 ساڵیمەوە هاتووە ئاسایی ئەگە لە هەر ساڵی ترس و قەلەقی ترسێک و خەلەقیەکی نییە لەوە هەلێشی گەڕ هیچیشی بۆ نکرا باشە خاتو سازان ماڵەگەڵای خاتونیان سڵاوت لە بەدۆک و دواپەیوەندی ئەم ئێوارەیەمان خاتونیانم کاتۆ باش زۆر سپاس دەکەم فەرموو فەرموو کچەکەم تەمەنی 4 ساڵە چەند ساڵ 4 ساڵە بەڵێ بەڵێ فەرموو خاتون سازان تەمەنی 4 ساڵە و زۆربەی دانەکانی خراپ بوون بۆ دوو دانی لە کاکیلەکانی کلۆرە ئەو دانانی کە کلۆر بوون لەم ماوەی پێ 4 هەفتەی پێشوو لای ڕۆمەتی زۆر ئاڵسا بوو بەڕادەیەک زۆر ئاڵسا بوو زۆر ئازاری هەبوو ڕاق بوو ڕۆمەتی ئێستا ئاڵسایەکەی نەماوە و ئازاریشی نییە بردیش دکتۆر بڕۆ ئەو خانی لای خۆمە وتی ئەپێویست ئەکا پڕ کرێتیان هەڵکێکرێ بەڵام تەمەنەکەی جاری ئەوە نییە کە لێسۆ بیستێنی بە دکتۆری دان و ئەپیتۆشتیشان بدەیت جاری هەوڵدا بۆی پشوەی بردەوە لە عنی شیرینی وشت کەم کاتەوە باش ئەبێت بەڵام ئێستا زۆر شەو عنی ئەگری ئەڵێ ناودانم شتی پیادەی کە بۆم دەربێنە بۆی دەرئێنم ئینجا و ئازاری نامێنێت عنی ناڕەحەتی کردووە و ئەو کاتش کە شیری خۆمی ئەخوات شیری نمیاوەتێ هەتاکو 2 ساڵ و 7 مانگ شیری خواردی نازان پەیوەندی بە شیر خواردنی خۆمەوە هەیە کە ئاوا زۆربەی دانەکانی خراپبوون یاخود نا بەڵێ سپاسە پەیوەندەکەت وەڵام ئەدرێتەوە دکتۆر سەنگەر خراپبوونی دانەکانی لە مناڵانە زۆر ئەو کێشەی هەیە ینی دایکەم باسەکەن کە مناڵەکەم تەمەنی کەمە بەڵام دانی ڕەش ئەبێتەوە کلۆر ئەبێت پەیوەندێکە شیری خۆی یاخۆ شیری کار زۆرە بۆ ئەو حاڵەتەی کە باسمان کرد وەکو باسم کرد شروع بێک لەوانەیە هەموو وەزعەکە تێک بگا بەڵێ شیر یەکێکە لەو پێداویستانی کە زۆر باشە بخورێ بەڵام لە دوای شیریش دیسانەوە ئەسەر شیر باگەر بێت و بە بوتڵێکەوە بیخواتەوە کلۆری دانەکان دروستەکە بە زۆتی من شیری سنگی خۆمی ئێمێ لەبەرەوە وەکو نەسیحەتکردنێک بۆ هەموو دایکان پاژەوەی شیری سنگی خوانانە یاخۆ شیران بە مەمەکێن یانە هەر جۆرە شیر خواردنێک بێ باشتر وایە بە کلینێکسێک و ئاوێکتەڕێک دانەکانی بۆ بشێت چکە 4 ساڵانێک هەرچەنە خۆی ئەڵێ یەکەم لە عیلما ئەڵێ کە یەکەم وەمی تەمەنی داگیرسان فێری داشتنیکە ئەگەر هاتوو دانەکانی بە شێوازێکی ناتەندروست شت ئەوە باشترە بلوی کە هەر نەیشوە ئەگە هەر نەبوو دانەکانی دەرمانەکەی بەرکەوە هەر باشترە بێگومان یا ئەوتە دایکەکان دانەکانیان بۆ بسڕن وەکو سەڕین بەو شێوەیە بەنسبەتێک کە سەردانی دکتۆری کردو پێی وتۆ توێتی باپشانی دکتۆری دانی نین مەسەڵ ئینتیباعێکی خراپ وەرنەگرێ بەڵێ هەندێک جار هەیە کە چێتە لای دکتۆرێک نەخۆشەکە زۆربەی خەڵک ئەم حاڵەتەمان لێ توش ئەبێڵێ دکتۆرەکە دەستی قرس بووە بۆ نمونە خۆی وانە بەس مناڵ ئەترسێ ئەچێت مەسەلەن بۆ نمونە گەشتۆتە قۆناغێک لە مناڵیە مەسەلەن دەرزی و بەنجێکی بۆ ئەکەن مەسەن لاانێ ناڕەحەت بێ ئینتیباعێکی خراپ وەرەگرێ لاانێ ئازاری پێ بگە بۆیە ڕێنماییکردن باشترێت لەو قۆناغەیە من هاوڕام لەو خاڵەیانە بۆ هەر ئیلتیهابێکیش دروست بوو پێویستە ئیلتیهابەکە بتەقێنرێ چکەوتی ڕق بۆ شوێنێکی چکەگەر بێت و تۆ ئەنتیبایەتی وەربگرێ ئەو دوومەڵە لا نەبەی هەر تەقانێکی ئاسان بە دەرزێکی بچکۆل هەندێجا هەر 50 خەیتە سەری دێتە دەرەوە اینجا دوای ئەنتیبایەتیکە یاخو دەرمانەکەەوەگرێ بۆ ئەوەی ئەو حاڵەتە دروست نەوەکە پن ئەنتیبایۆماکاتە شوێنەکە ڕق ئەبێ بۆ شوێنە کاتێکی زیاتری پێویستە هەتا ئەوە لا ئەچێ بەنسبەت دان دەرهێنانەوە باسی کرد ئەم دان دەرهێنانە من دیسانەوە هاوڕام لەسەر ئەوەی کە دان دەرهێنان تەمەنی خۆی هەیە دان دەرهێنانی پێشوەختە بۆ مناڵان لەوانێ دانە هەمیشەکی دوای ئەوە ئەڵم لەوانەیە احتیمالە دانەکەی بەخواری بێت بۆیە هەر دانە و لە کاتی خۆیان دەربێ باشتر ئەگەر هاتو ئەم دانەکە کۆڵەواری کردووە هێشتا تەمەنێکی مابێت بکەوێت نابێت بکێشرێت باشتر وایە چارەسەر بکرێت ئەگەر هاتو چارەسەرەکە گونجاو بووی ناڵم فەحسکردن زۆر گرنگە یعنی تێگەشتنی پرسیارێک نیوەی جوابەکەیەتی بینینی حاڵەتێک کە تۆ ئەو کەسە ئەبینی بڕیاری تەندروستەی بە تەلەفۆن سەیسەد نایپێکێت بەڵام ئەتوانێت ئێمە زانیاریکی گشتی بین بەنسبەت ئەو حاڵەتەوە پڕکردنەوەی دان باشترە وەک لە دەرهێنانی بەنسبەت مناڵانی شەوە باسەکە تامان گەورەکانیش بە هەمان شێوە هەرگیز باسی ئەوە مەکەن کە نزیک بنە بڵێن ئەم دانە من بەکارێنم دیکەی کلۆر وتەی خراپی کرد و ئەوانە ئینجا دەریێنم نەخێر وەڵام دانە تەمەنێکی هەیە تا و نەفعی نەماوە نەخێوانی دانەکان زووتر چارەسەرکی باشترە چ ئەگەر مناڵ بێت نسبەت ئەو مناڵەوە هێشتا تەمەنی دانکەوتنی
ماوە ئێستا ئەوی کەتی گەشتم 2 ساڵی ماوە بەوێ 4 ساڵە پێم باش نییە دانەکانی دەربێ ئەگەر هێشتا حاڵەتی چارەسەرکردنی نابێت. دکتۆر ئەدیب پرسیارمان هەبوو بۆی خات و گەلاوێش بوو؟ بەڵێ خات و گەلاوێش هەروکو پێشتر باسم کرد حاڵەتی دروستبوونی بەردی زراوە زۆر بۆ کە خەڵک زۆر پرسیاریە لەسەر بەردی زراوە زیاتر لە خانمانی پرسیارەکرێ بەڵێ ئەویش هۆکاری تایبەتی خۆی هەیە لە هەندێک ریسێرچە باسەکە کە ڕەنگە پێویستی بە هۆرمۆناتەوە هەبێ بە تایبەتی غودا علاقەیەکی خزمەتێکی تونگ هەیە لە بینی نەخۆشیەکان و دروستبوونی بەردی زرا و نەخۆشیەکانی خوددا لە هەردوو حاڵەتەکە زیادبوونیشی و کەمبوونی خودداش بێتەوەی دروستبوونی بەردی زرا. ئەمیش بامان شێوە پێشتر نەشتەرگەری لابردنی زرای بۆ کراوە هەر خۆشی ئاماژەی بۆ کرد پێ کرد کە دەمێکە و نەشتەرگەری بۆ کراوە. ئێستا هەست بەوەکە کە لە کاتی ماندووبوونە دەمی تاڵە بێت و ئەو شتێکی زۆر بە یعنی هێواشی بە منیوت بەڵام لەلای من زۆر گرنگە ئەویش ئەوەیە باسیەوەی کرد کە جارجارێک شەکرەی بەرزە بێتەوە. طبعاً ئێماگەر ئەم ڕێنماییە بین بە گوێگرانی بەڕێز هەموو نەخۆشیێکە شەکرەی هەبێت خۆی شەکرە هۆکارێکە بۆ دروستبوونی بەردی زراو. ئەگەر تەشخیص کرا کە بەردی زرا هەیە مەفروضە و زراوە لا ببرێ. ئەمە لە ناو ریسێرچی تازا باسی ئەوواکە و ئەم کە ئەڵێ لە کاتی ماندووبوونە دەمم تاڵە بێ و دەمە موشکە بێ من پێم باشە کە سەردانێکی پزیشکی مختص بە نەخۆشیەکانی شەکرە بکات و فەحسێکی کۆنتترۆڵەوەتە فەحسی سێمانگی بکات تا بزانین ئایا شەکرێ کۆنتترۆڵە یان نایانی با بەوە نەڵێ کە بە پارێز و ئەوشتانە چکە ممکن نیە نابێت شەکرە بەرز ببێتوانێ لە ئینسانە و باسی حاڵەتێکی تریشی کردکەوە ئەگەر قڕقێنە با یاخود شتێکەوە ئیسراحەتەکات دووبارەمە ئەگەر بڵین زۆر کەس هەیە کە زرای بۆ لە ئابرێت کە بەر دروستەکە لە ئابرێت جۆرێک لە ناڕێکشی لە ئیشی ڕیخۆڵەکانە دروست ئەکا هەیە بە ئاوسانی ماعیدە هەیە بە ئاوسانی ڕیخۆڵەکان دروستە بێرک و خۆشی باسی کرد بە قڕقێنە چاکە بێت و ئەوانە من ڕێنمای من بۆ ئەم خاتونە بەڕێزە ئەوەیە بە هەمان شێوە من بە هەموو نەخۆشەکانم بۆ شێوازاڵم کەم خۆری دایم خۆر بێەوە شەوانە هەوڵبات کە لە دوادەی شەو هیچ شتێک نەخواتاوەکو ماعیدەی خواردنیتیانە بێنێتەوە بە دڵنیاییوانێ بنێژجوین و بە حکمی کە بنێشە دوێت و بەردەوام تفەکان دروستە بێت لە ناو دەماقوتیە ئەمەش دووبارە ئەبێتە هۆی کە جوڵەی ڕیخۆڵە و ماعیدە زیاد کات و بە زووترین کات گەدەی بەتاڵ ببێتوانێ و حاڵەتی لە کۆڵەکەندتر بنێژبینیش هەر باشە بۆ دەموددان بێگومان بەڵام ئەو بنێشتانێک کە شەکریان کە شەکریانیان بێگومان هەموو جۆرە بنێشتێنە دەستەکان تا خۆش زۆر سپاس بۆ ئامادەبوون تا ماندوومانکردن دەستا خۆش بێت پێرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشتان پێشکەش کرام هیوادارم تای پرۆگرامەکە بەدڵی ئەو بێت و هەروە سووتان لەبینی بێت ئێوارێکی خۆش بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ